بەیاننامەی ڕاگەیاندنی گروپی گەشەی گەرمیان بۆ داکۆکی و فشاری مەدەنی. ئێمە وەکو ژمارەیەک هاوڵاتی لە چین و توێژە جیاوازەکان بە هەستکردن بە گیانی بەرپرسیارەتی بەرامبەر ناوچەکەمان و دانیشتوانەکەی گروپێکی مەدەنی فشارمان پێکی هێناوە بە ناوی گروپی گەشەی گەرمیان بۆ داکۆکی و فشاری مەدەنی. ئەم گروپە وەک لە پێڕەوەکەیە باس کراوە گروپێکی مەدەنی فشارە بەمبەستی داکۆکیکردن لە ناوچەی گەرمیان و دروستکردنی فشاری مەدەنی لەسەر حکومەت و پەرلەمان و دام و دەستگا جیاوازەکان لە پێناو دابینکردنی خزمەتگوزارە گشتیەکان بە شێوەیەکی باشتر و بەرەو پێشبردننی گەشەی گەرمیان لە هەموو ئاستەکاندا. گەرمیان گرنگێکی بەرچاوی هەیە لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە زیاتر لە 9 ملیۆن کەس پێکهاتووە لە ڕووی ناوچەی جوگرافیە و ناوچێکی استراتیجی و گرنگی هەرێمی کوردستانە. ئەمە سەرڕای دەوڵەمەندی ناوچەی گەرمیان بە سامانی سروشتی و بوونی دەواازەی بازرگانی نێودەوڵەتی. هەروها گەرمیان لە قوربانیداندا هەمیشە پشکی شێری بەرکەوتووە. بەڵام ئێمە هەست دەکەین خەمساردێکی زۆر هەیە لە ئاست خزمەتکردنی گەرمیان و گرنگی پێ نادرێت و ڕێژەی قوربانیەکانی بە هەند وەرناگیرێت لە پلان و بڕیارەکانی حکومەتدا. گروپەکەمان گروپێکی قازانەویست و خۆبەخش و سەربەخۆ بێلایەنە و هەڵگری هیچ ئایدیا و بۆچوون و لایەنگرێکی حیزبی نییە. بە شێوەیەکی خۆبەخشی و بەکردنەبەری ڕێوشۆنە یاسایی و دیموکراسیەکان بەڕێوە دەچێت. دەیەوێت پاڵپشتی هاوڵاتیانی سنوورەکە بێت بۆ گەیاندنی کۆژان و داواکاری خواستەکانیان بەلایەنە پەیوەنددارەکان و فشار دروستکردن بۆ جێبەجێکردنیان. لە یەکەم کاری گروپەکەشماندا ئەمڕۆ هەڵمەتێکی فشار دەستپێکردن دەست پێ دەکەین بەمبەستی زوو تەواوکردنی ڕێگای کفری بۆ کەلار و کەلار بۆ سلێمانی. دیار ئەم ڕێگەی و ڕێگەکانی تری سنوورەکە بەگشتی بوون بە مۆتەکە بۆ سەر تەندروستی و سەلامەتی هاوڵاتیان بە شێوەیە کە تەنها لە ماوەی 3 ساڵی ڕابردووە بە نزیکەی زیاتر لە 1000 کەس بوونەتە قوربانی و لە نێویاندا 170 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. ئەمە سەرباری زیانە مادی و زیانە مادیەکانی. بەرپرسیارەتی پێمان وایە بەرپرسیارەتێکی زۆری ئەو قوربانی و زیانانە تا ڕادەیەکی زۆر لە ڕووی یاساییەوە کەوێتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان. لەم هەڵمەتەدا بە هاوکاری کەسانی شارەزا و خەمخۆر کار دەکەین بۆ ئەوەی حکوومەت پابند بکەین بە زوو تەواوکردنی ئەو پرۆژانە و نەسپاردنی پرۆژەکان بە قەدەر و هۆکاری دیکە، بەڵکو پێداگیری دەکەین بۆی پرۆژەکە ئەم پرۆژەکانی تری سنوورەکە لە کاتی دیاریکراوی خۆیدا تەواو بکرێت و چیدی خەمساردیان تێدا نەکرێت. بۆ ئەمەش پێویستیمان بە هاوکاری پاڵپشتی هاوڵاتیان و خەمخۆران هەیە. داوا دەکەین بە ڕۆحی بەرپرسیارەتی و گەشەپێدای ناوچەکەمانەوە پێکەوە کار بکەین و تەقەلاکانمان بخەینە گەڕ بۆ خزمەتی زیاتری گەرمیان. گروپی گەشەی گەرمیان بۆ داکۆکی و فشاری مەدەنی 26 2021.